بەناوی خۆی بەخشندە مێرەبان سڵاوتان لێبێ عزیزان و خۆشەویستان، من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر و دێمەوە خزمەتێوە عزیز و خۆشەویست. من لە بانکی خوێنەمە و شوێنەی کە خوێن بەخشانی لێوەردەگیرێەوە لێرە خوێن ئەمبارەکرێ بۆ نەخۆشخانەکان بۆ کەسانێک کە شێرپەنجیان هەیەیان تووشی ڕووداوی هاتوو چۆ بوونیا و کەسانێک کە نەخۆشی تەلاسیمان هەیە ڕۆژانە لێرە خوێنیان بۆ ڕوا بۆی کە گیانیان لە مردن ڕزگار بێ. دیارە لەگەڵ بوونەوەی ئەم بەشەیە ئێستا بەشێکی تریان کردوەوە کە وەرگرتنی خوێنی پلازمایە بۆ توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا. وە من ئەمڕۆ لەم بانکی خوێنەیە لەگەڵ خوێن بەخشان قسە کە ماخۆ بزان ئامانجیان چیە لە بەخشینی ئەم خوێنەیە و بۆچی خوێنە بەخشن و ئایا تا چەند لە ئێستاە لە بانکی خوێن پێویستیان بە خوێنە بۆی کە هاوڵاتیان و خوێن بەخشان زیاتر هاوکاری بانکی خوێن. من لێرە خوێن بەخشان بۆیەوە وەرەگرم بۆ کەسانەیە و ئەو هاوڵاتیانەی کە مانگانە و ساڵانە خوێنە بەخشن لەم بەرنمەیە ئەبنە میوانێ من و ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا. پێم بڵێ تۆ بۆچی خوێنە بەخشی و ئایا ساڵانەی بەخشی مانگانەی بەخشی؟ هیچ چەند مانگ جارێک دەیدەمە تالاسی مەمەڵ تالاسی مەمەڵ کەسێکت هەیە بە دیاریکراوی دییان لێرە دەی بەخشیتە بانکی خوێن خۆ نەوەڵە بەس دەبینم یعنی کە تالیسما دەبینم یعنی حەز دەکەم بز بدەمە تالاسیمە خینەکەم. لێرە هەموو دووسێ مانگ جارێک دەی چەندە دەی؟ مانگ جارێکەوە 6 مانگ 8 مانگ. باڵێ چەند خوێنە دەی؟ والله هەیە هەر بڵا یعنی باڵێ باڵێ. باشە لە دوای بەخشینیم خوێنە هێشتن دروستی خۆت هیچی بەسەر دێ باشترە بێ خراپترە بێ؟ بەخۆ حەز دەکەم یعنی ساعتم خۆشترە باڵێ. باڵێ. چی تێ بۆ خەڵکی کە تا ئێستا هاوکاری نەخۆشی تەلاسیمای نەکردووە؟ داوا دەکەم بەهانەی تالاسیمای بێن ئینشاڵڵا ئەزر و پاشان دەبێتەوە. هیچ کەسێک تێ تەلاسیمایە بێ خۆت؟ بەخۆم نەخێر نیت بەس دەبیرم یعنی خەڵکی لە دەرەوە دەبین. تۆ پێم وایە بێ پۆلیسیشی وانە؟ بەڵێ. ئەمە لێرە خوێنە بەخشی؟ بەڵێ جانە. خوێن بۆ چییە بەخشی تۆ؟ بۆ ئەوەی کە خێنیان کەما پێویستیان بە خوێنە تالاسیمەیتن بە هەموو شێوەیەک بە هەموو شێوەیەک. داواکاری چیە لە خەڵک؟ داواکاری چیە لەو کەسانەی کە سەحەتیان باشە؟ وەڵای داواکاریەوەمە کە باشە خوێن بدە خوا چۆن دایەتی ئەو هاش بیداتەوە خوا ئەو خێرش بکات. تۆ چەنێگەی دی چ مانگە جارێک 6 مانگ نۆ مانگ جارێک. لە بۆ کۆنا نەخۆشەکان دەبەخشمەوە بۆ عالمی حتا بێن خێن خۆیان بەخشنەوە لە عالمی. تۆ بۆ نەخۆشانی تەلاسیما زیاتر دەی بەخشی؟ مانگانەی بەخشی ئەمە چۆنە بەخشینەکەی تۆ؟ تقریبان 6 مانگ جارێک خوێنی دەبەخشم 6 مانگ جارێک بەرێ. ئامانجە چیە لەم بەخشینیانی لەبەر چی دەی بەخشی؟ خێری خوای دەبەخشم خێنیش زۆر دەبیتن زار دێم خێنی دەبەخشم. داواکاری چیە لە خەڵک پێ باشە بێ لە ئێستای خوێن ببەخشی بۆ نەخۆشانی تەلاسیما؟ هەروەڵا داواکاریمە لە هەموو خەڵکەکان خێنی بەخشن لەو نەخۆشەکان چونکە ئەوانەش پێویستیان پێ دەبیتن. جیاواز لەو نەخۆشانەی کە لێرە هەن گەنجێکی تری لێرە بە ناوی کاگارم کە خەڵکی شاری سلێمانیە ئەم لێرە هاتووە جیاواز لەوانەی تر کە خوێنە دەنیان نەخۆشی تەلاسیما ئەم لێرە پلازما بەخشێ. من حەزەکەم قسە لەگەڵ خۆی بکەم کاگارم چی وای کردووە لە سلێمانی بیتێرە پلازما ببەخشی؟ سەرەتا بەخێر بێن پێش هەموو شتێ پەیامەکەی ئێمە سیاسی نییە پەیامێکی ئینسانیە. ئێمە پێرێ فەحسمان کرد کە دژە ڤایرۆسەکەمان دروست بووە بەڵام لە سلێمانی بارودۆخەکە لەخوا بەزیابێ جێگیرە و لەوێ بەرە و ئارامیە ڕوە کە زانیمان لە هەولێر بارودۆخ خراپ بووە بڕیارمان نەبین بۆ هەولێر لێرە پلازما بین. تۆ بەتەنها یان هاوڕێیترە لەگەڵ هاوڕێیەکمان هاتووم؟ بەڵێ. باشە داواکاری لە خەڵکی شارەکەی خۆ دەکەی کە بەئانای شاری هەولێریەوە بێن؟ وەڵی ئێمە هیوادارین ئەمە بێتە دەست پێشێک بۆی کە ئەو فەرق و جیاوازیە نەمێنێ هیچ فەرقێک نییە لەگەڵ خوشکبرای خۆمان لە سلێمانی. ئێستا کە من هاتم لە بەردەرگا کەسێک ئەپارایەوە بۆ پلازما بۆ دایکی ئێوەش دایکی منە با خوێنمان هەمومان تێکەڵ بێ ئەو شار و شارچێتیە نەمێنێ لە بینی هەولێر و سلێمانی و دۆک و هیچ شارێکی کەیە. تا چەند ئارامی بۆی کە ئێستا خوێنە بەخشی کە گیانی کەسێ ڕزگارەکەی؟ وەڵی من زۆر مرتاحمەوە ئەو کەسانی کە لێرەشن زۆر ڕێزێکی تایبەتیان لێگرتوین و هەستێکی زۆر خۆشە. داواکاری چێ بە تایبەت لەوانەی کە ئێستا پلازمان هەیە لە هەر شار و شارۆچکەیەکن؟ وەڵی من هیوادارم ئەوانەی سلێمانی کە لە ناوەڕاستی مانی 6ەوە توش بوون
کە ئێستا ئەتوانن پلازما بن و پێویستیش ئەوە نییە لە سلێمانی هەمویان بێن بۆ ئێرە لەبەرەوەی لێرە بارودۆخەکە ناجێگیرە و بەرەو خراپیە ڕوا. چیە لە بەخشینەوە خوێنێتەوە؟ دیکەمە خێت لە بۆ تەراسیمە ئەوەی پێویستی پێی بیت ئەوە نیش پێویستیان پێەیە ساڵانە 2000 دێم خینم زۆر دەکات تەبڕوعی دەکەم 6 مانگزارێ خینتە بدەبەخشم. بەخشی تەندروستی خۆت چۆنە بێ باشترە زۆر ئێستا پێش ئەوەی بی بەخشم ینی شان و من و سرم دێشی کە خێنەکە دەدەم حتا 2 ڕۆژ ڕۆژێک تاو وەزعەکەم تاو دەبتەوە ئاسایی هەم سەحەتیش باشترە بێ طبعا زۆر باش دەم ئێستا تقریبا هەفتەیەکە زۆر بە ئازارم شان و منم دێشی علاجم بەکارینە دوای ئاخری دنیا سم خینم فازی بەتمەڵە خینەکەم زیاد بۆ دیسان ئێستا زیاد بۆ ئێستا هاتم و خین تەڵڕەکەم وڵاتیانە دەڵێ کە تا ئێستا خوێنیان نەبەخشیوە والله ئەوەی خێنی لە خۆی زیادە با بێتم بیبەخشی لەوە تەراسیمە ئەوەی پێویستی پێەیە هاوکاریام کە لازمە لە سەرمە ینی پێویستە ئەمە هاوکاریام کەین ئەو زەرچە بخوێن بیت سەبەر شتێک بیت ئەوەی دەتوانێت دابیت هەر کەسێک بیت گوێکی تەلاسیمەت هەیە لە ماڵیان لە الحەمدلله نیمانە بەس هەر بەخۆم حەز دەکەم هەر زار دێم دەرم تەبڕوعی دەکەم ئەوەی لێرەش پێویستی پێوی مەسەن عملیاتێک شتێکی زۆر زەڕورە دەرم کاگەوەرە بیبە بۆ خۆت تۆ چەنەگە بێ خوێنە بەخشی و خوێ ئامانجە چیە لەم خوێن بەخشینەیە؟ والله تقريبا وابو 6 ساڵە من بەس خێنە بەخشم بۆ نەخۆشی تەلاسیما. نەخۆشێکی تەلاسیماتان هەیە لە ماڵەوە؟ ناوەڵە نیمە بەس هیوادارم هەموو خەڵک ینی خێم بەخشن باشترە یان بۆ جەستەی خۆشیان باشترە. باشەکەی لە کاتی بەخشینە؟ بەڵێ هاری وەڵە زۆر قەلبم یان خۆشە بێتە بە خۆمە تقریبا نێزکەی 6 ساڵە 3 مانگ جارێک بتلێکە دەم. چیە زیاتر لەم بەخشینە لەبەر چی بەخشی؟ وڵای لە بۆ نەخۆشی تاراسیمە و ئەوانی کە پێویستیانە لێرە نەخۆشەکە خوێنەکە دەبەخشی و ئەوان خۆیان بەکاری دێنە بۆ 6 ساڵانەوە هەم کاری چیە لە خەڵک بۆی خەڵک زیاتر بە نەخۆشانی تەلاسیما و شێرپەنجەوە بێت؟ وەڵای داواکاریم لە خەڵک ینی هەتا پیانەکرێ بێن خێن ببەخشن هێشتان کەمە لە بۆی نەخۆشەکانمان تاراسیمەوانە پێویستیان بخێنن زۆریان پێویستە بۆ کە سوکارم بەڵێ کە سوکارێت تووشی حادیسە بوو چییە؟ بۆ نەشتەرگەریە بەڵێ خوێنەکە چ جۆرێکە کەی داوایان لێ کردی؟ ئەی ناقەس بەڵێ ئەم کە سوکارە و پێویستی بخوێنە؟ بەڵێ تو پێشەقەت خوێنت بەخشیوە؟ نەخێر باشە لێرە دەبینین ئێستا خەڵک زۆر لێرە خوێنە بەخشێت بە هاوکات خەڵکێکی شەیە بەردەوام پێویستی بخوێنەوە کۆکە سوکاری تۆ ئامادەی لە ڕۆژانی ڕابردوو لە شەژمانگی ڕابردوو دووبارە بێ خوێن بەخشەوە؟ بەڵێ ئەگەر پێویستە بەخشینی خوێنەی جازارێکە بوو؟ نەخێر تەبیعی بوو شتێک بەڵێ تەبیعی بوو. ئەی بەخشیتەوە ئەمجارە بۆ نەخۆشانی تەلاسیما بۆ خەڵکی تریش؟ ئینشاڵڵا. من لەگەڵ کاک سامانم کە بەرپرسی وەرگرتنە لە بانکی خوێن لێرە من حەزەکەم لە کاک سامان دکتۆر سامان بپرسم ئێوە لێرە چ جۆرە خوێنە گوەروەگرن و خوێنانی کە لێرە وەریەگرن زیاتر بۆچی بەکاری دێنەوە؟ بەخێرتان دەکەم سەرەتا ئێمە هەموو جۆرە خوێنە وەردەگرین زایدەکان و ناقسەکان لەبەرەوەی هەمووی داواکاری لەسەرە بەنسبەت ئەو کەسان کە خوێنش دەدەنەوە دیارەوە منظمەی صحی عالەمی WHO کەوا استفادێکی زۆر هەیە لە ئەو کەس کە خوێنش دەبەخشی نوێ بنوێی خوێنەکەیەتی سوتانی ڕێژەی چەوریەکان لە دسمی کەسێ خوێن ببەخشێ ڕێژەی چەوریش لە لاشەی کەمە بێتەوە؟ نسبەک ڕێژەی چەوری لە دسمی کەم دەبتەوە و خوێن نوێش دروست دەبتەوە سەر لە نوێ. ئێوە بە مانگانەم لەم نەخۆشانە خوێن وەرەگرن یان لە ساڵێکە چەند جار لیان وەرەگرن؟ خۆی خوێن ساڵی دەتوانانی 3 مانگ جارێک خوێن بەخش خوێن بدا کە هەرکە جارێکە دێ خوێن ببەخشی ئێمە مجموعەک فحوسات لەوە دەکەین کە لە فحوساتەکان دەرچوو ئەو جەمە خوێن لێوە دەگرین. چەند لە ئێستا پێویستان بە خوێن هەیە بە تایبەت کە لە ماوەی ڕابردوو قەدغی هات چۆر ڕاگەیەنراوە ڕەوشەکە تۆزتون کرا تا چەند پێویستان بە خوێن هەیە؟ ئێمە هەموو کاتێک پێویستمان بە خوێن هەیە لەبەرەوەی داواکاری لەسەر خوێن زۆرە بۆ نەخۆشخانەی نانەکەلیە نەخۆشخانەی تالەسیمیایە شێرپەنجەکانە عملیاتە هەر کاتێک خوێن بەخش بێ ئەمە خوێنمان لێوەگرتیە.
ئێستاکە پێما بێ پلازماش وەرەگرن پلازما لە چی وەرەگرن ڕێوشوێنەکان شوێنەکە بۆ پلازما داتانناوە پلازما لە کاتی ئێستادا زۆر پێویستمان پێەیە بە تایبەتی ئەو کەسانێکەوە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بووینە و دوای 28 ڕۆژ چاک بووینەوە ئێمە ئێستا پلازماش وەردەگرین دەکەینە ڕسید بۆ خۆمان لۆ ئەو نەخۆشانێکەوە ئێستا کۆڕۆنایان گرتیا دەیدەینەوەن پێ بڵێ ئێستا هیچ پلازمایەکی ئامادەکرا و لە نەخۆشانەکەیەوە بوونی هەیە بۆی کە حاڵەتێکی تونتە بێ بیبەخشنەوە بەڵێ لەخوای بەسادوی هەموو زۆرە پلازمایەکمان هەیە خەزنیشمان هەیە هیچ نەخۆشێکی نەهاتیە بەبێ پلازما بگەڕێتەوە پێویستانیش پێ بەردەوام بە بەردەوام پێویستمان پێوە ڕۆژانە لە بەیانیەوە ئەمە پلازما وەرگین تا هەشتی شەو داواکاری چییە لەو خەڵکی کە تووشی کۆڕۆنا بۆ ئێستا چاک بووتەوە دا ئەوانیکەوە تووشی کۆڕۆنا بوویتەوە چاک خۆی گەورە نیعمەتیش گەوری پێدانا داواکارین بین پلازمایەکانیان بەخشن دۆ ئەوەی ئەوانی کە خزم و کەسەکانیشمان ئەوانی کە توش بوونا ئەوانش پێ چاک بوونەوە خوێن بەخشین خی گەورە خێنی پێداوین کەو خێنە لە قالمان زیاد دەدا بکەینە نەخۆشیتکە وەکو تەراسی مامانەیە نەخۆشیێت پەنجەمانەیە زۆر نەخۆش کە درێژخیان هەیە پێویستیان پێ و لە تۆش زیادە لەمی زیادە پێویستە ببەخشین هیوادارم زۆر کەس خوێن ببەخشی تۆ مانگانەی بەخشی ساڵانەیە چۆنانە دەبەخشم ساڵی دوجار بەێ لە پێناوخوا لە پێناوی خوا بەبێ هیچ کەسێک بەبێ هیچ ئەنجامێک هیچ کەسێکت هەیە تووشی تەلاسیما و بیان نەخۆشیانەیە نیتم بەس خەلکی دەناسم توش بوو ئابەرێ پێم بڵێ چ داواکاریەکت لە خەڵک هەیە لە هاوڵاتیانەیە لەوانەیە کە تەندروستیان باشە بەخوای هیوادارم هەموو کەس ببەخشی بە هەر شێوەیەک بی لە هەر بوارێک بی ئەو بەخشینە سوودی بۆ خۆشتەیە بۆ گشت کەسێک ئەو وەردەگریەوە ئەو چاکەی بکە وەردەگریەوە بۆ خۆشت مەبەستم سوودی لێ بینی تەندروستی باشترە بێت لە دوای خۆ ئێستا من خین زیادی کردە ژانە سەری دەگوری ئەگەڵ خینەی نەدەم ژانە سەرەکە بەرم نادا بەرت دەدا بەربەری قال بشت خۆشتر دەبی هەموو خوێنەکەمە پێویستمان پێوێتی هەموو خوێنە گۆرەگرین لەبەرەوەی نەخۆشەکان لە هەموو گروپەکانن لەبەرەوە خوێن بەخشەکانیش پێویستە لە هەموو گروپەکان بن ئەو گروپی کە زۆرترە لە ناو نەخۆشە لە ناو خوێن بەخشەکانیشا زۆرترە لەبەرەوە شتەکە ڕێژەیە لەبەرەوە نییە بڵین وڵا پێویستمان بۆ گروپە زیاترە لە چاو گروپێکی ترە بە شێوەیەکی گشتی پێویستمان بە گروپی ئەو زیاترە لەبەرەوەی نەخۆشی ئەو زیاترە گروپی ئەو لە ناو خەڵکە زۆرترە لەبەرەوە پێویستمان بە گروپی ئەو هەیە بە تایبەتیش ئۆ نێگەتیڤ یعنی ئۆی ئاڕێکی ناقص ئۆ ناقص ئۆ نێگەتیڤ چونکە ئەوە لە حاڵەتی زۆر تاری ئەتوانی بۆ هەموو گروپەکانی تر بەکاری بێنیەوە تا گەر ڕاستیدر لە گروپێکیش نەبێت زۆر ناچار بێتوانی ئۆ نێگەتیڤ بۆ هەمویان بەکاربێنی لەبەرەوە زۆر گرنگە بەڵێ زۆر گرنگە ڕاستیدێکی باشی ئۆ نێگەتیڤ هەموو کاتێک لە بڵەتبانکە هەبێت جاران گوێمان لێ بۆ یامەد ناقسەکان با پێویستی زیاتر خوێن بەخشن لەبەوەی زیاتر پێویستانە ئایا ئێستا شەروایە خۆی کێشەی پێویستیەکە چییە؟ ینی وەکو سەرەتا وتم کە ژمارەیەکی نەخۆش لە ناو خەڵکە ناخوێنیان ناقسە بە بەراورد بەوانی شەمان ژمارە لە ناو خوێن بەخشەکانە ناقس هەیە بەس کێشەکە لە چییە؟ لەوانەیە نەخۆشێک خوێنەکەی ناقس بێ لە یەک کاتە پێویستی بە چەندەکەیەکی خوێن هەبێت ئەو چەندێکی خوێنە لەوانەیە لە یەک ڕۆژانە توانی کۆی کەیتەوە کێشەکە لێرەیە ئێوە خوێنەکە کە وەرەگرن لێرە چۆن ئەمباریەکەیان لەکوێی دانێنیان چۆن پارێزگاری لێ دەکەن وە لە چ کاتێکە ئەی بەخشنەوە میکانیزمەکان چۆنە؟ میکانیزمەکە و خوێنەکە وەرە ژیرێ دوای وەرگرتن جیاکرێتەوە بۆ پێکهاتەکانی پێکهاتە سەرەکیەکان کە جیاکرێتەوە خڕۆکە سوورەکانی خوێنە پلازمای خوێنە وە خەپلەکانی خوێنە ئەو سێ پێکهاتە سەرەکی ئەمە جیاکەینەوە دواتر بەپی پێویست لە پلازماوە پێکاتەیەکی تریش جیاکرێتەوە پێوتر کرای و پرینسیپی نیشتوی ساردی پێڵێن واتە بە شێوەیەکی گشتیە بە چوار پێکهاتە ئەو پێکهاتانە هەر پێکهاتەیەک و شێوازی کۆگاکردنی تایبەت بە خۆی هەیە چۆن خڕۆکە سوورەکان لە ئامێری ساردکەرەوەی هەڵەژگیرێ لە پلەی گەرمی 1 هەتا 6 سەدی و زۆرترین ماوە کە بتوانانی هەڵیگیری 42 ڕۆژە توانانی 42 ڕۆژە ناو ساردکەرەوەی هەڵیگیری دوای کە پشکینەکانی لەسەر تەواو و دەرەکەوە کە خوێنەکە خاوێنەوە هیچ کێشەیەکی نییە لە ساردکەرەوەکان ئامێنێتەوە هەر کاتێک داواکاری هەبوو نەخۆشە نەخۆشخانەکانەوە پێویستی پێبوو ئامادەیە بۆ سەرفکردن بۆ نەخۆشەکان خەپلەکانی خوێن شێوازی کۆگاکردنی لە پلەی گەرمی 20 هەتا 24 لەناو ئامێری تایبەت ئاویش کۆگاکری لە پلەی گەرمی 20 بۆ 24 بەڵام تەمەنیان کورتەوان تەمەنیان تەنها 5 ڕۆژین لە 5 ڕۆژ زیاتر ناتوانانی کۆکایگی لە توای 5 ڕۆژەکە ئەکسپایرە بێ
لە ماوەی ئەو پێنج ڕۆژەیە کە داواکاری لەسەر بێ بۆ نەخۆش سەرفەکرێ بۆ نەخۆشەکان. پێم بڵێ بەشێک لەو کەسانێک ئێستا خوێنیان بەخشی لێرە دوان باسیەوەکەن لە دوای خوێن بەخشینەکە ئێمە سەحەتمان باشترە بێت. ئەمە چۆنە لە ڕووی زانستیەوە؟ لە ڕۆی زانستیەوە ئەو کەسانە کە خوێنیان زۆرە بڵێن ڕێژەی هیمۆگلۆبینی خوێنیان بەرزە بەواتە فیزیایەکەی شلی خوێنەکەیان خسترە خوێنەکەیان تونترە لە کەسێکی تر کە ڕێژەی هیمۆگلۆبینی کەمە. ئەمە بابەتەکە فیزیە ینی بابەتێکی پزیشکیان باشترە بێ؟ بڵێ لەبەرچی لەبەرەوەی کە خستی هیمۆگلۆبین زۆرە بێ خستی خوێن زۆرە بێ سوڕاندنی ئەو خوێنە خاوترە بێ. تۆ شلەیەکی خست بێنە بتێ بە پۆمپێک پاڵی پێوە بنی قوتێکی زیاتر دێەوە پاڵی پێوە بنی وەک لەوەی شلەیەکی ڕوونتر پاڵ پێوە بنی هەرچەند ڕوونتر بێ پاڵپیوەنانی ئاسانترە لەبەرەوە کە تۆزێک خستێکی کەمە بێتەوە دوای خوێن بەخشینەکە سوڕانی خوێن بەناو لەشە ئاسانترە بێ خوێن بە ئاسانترە گاتە مێشک ئۆکسسیژین بە ئاسانتر بە باشترە گاتە خانەوشانەکانی لەش ئەو کەسە هەست بە لەشخۆشی و بە ئاسوودەیەکی دەرونی و جەستەییەکە بڵێ مانگی چەند جار نەخۆشێک یان ساڵی چەند جار نەخۆشێک ئەتوان نەک نەخۆش کەسێکی یاسایەتوانێ خوێن بەخشێت. خوێن بەخشێک پیاوان ئەتوانن 2 مانگ هەتا 3 مانگ جارێک خوێن ببەخشن بەڵام خانمان 4 مانگ جارێک. بەڵێ زان خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک لەو خوێن بەخشانە بوون کە لە بانکی خوێن ئێستا خەریکی خوێن بەخشین بوون من هەر لەگەڵم خوێن بەخشانە بەردەوامە بم و زیاتر تاوتویەکەی بزانین هەمان زیاد چێ لەم خوێن بەخشینە بەڵام دوای ناوبڕە کورتەیە بێەوە عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتێ بێەوە عزیز و خۆشەویست شاد بوومەوە ئێستا لای یەکێک لە ئامێرە گرنگەکانم کە لەم بانکی خوێن بوونی هەیە ویژەم ئامێرەیەکە دەتوانین پلازمای خوێنی پێوەرگیرێ بەڵام لە ماوەی ڕابردوو دەبینی کۆمەڵە هاوڵاتی و کۆمەڵێک ڕزگاربووی ڤایرۆسی کۆڕۆنا ترسیەوەی هەیە کە دووبارە لە ڕێگەیان ئامێرەوە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا من لەگەڵی هەیە لە دکتۆرەکانم کە سەرپەرشتیە ئامێرایکە پێم بڵێم ئامێرەیە کاری چییە و ئیشەکانی چەوە چۆن پلازمای خوێن وەرەگرێت. سەرەتا ئەو ئامێرە هەموو پێکاتەکانی خوێنوەرە دەگرێت بۆ نمونە پلازما پلێلێت RBC بەڵام پێشتر ئێمە پلازمامان وەرە دەکرد لەبەرەوەی زۆر پێویستمە پێی نەبوو بەس ئێستا وەکو پێویستی بۆ ئەم نەخۆشیە پلازما پێوەردەگرین بە تایبەتی. کاکتۆر کۆمەڵە سامپڵە بینم لێرە وەرگیرەوە پێما بێمە فەسی خوێنە ئەمانە چییە و بۆچی وەرەگیرێت؟ ئەوانە هەر ئەو کەسانێک کە هەر کاتێک کە داخل دەبن لە سەلامەتەکە کە دێن بەس بە دووسێ قۆناغ دێتە بەڕن یەک لەوانە دروستکردنی فۆرمە دوایی بینینی دکتۆرە دوایش ژووری هیماتۆلۆزیواتە بڵەت گروپ دوای کە هاتە ئێرە لێرانە ڕقەمێکی دەدرێتێ ئەو ڕقەمە یعنی ڕقەمی ئەو سامپڵەیە کە لەو ڕۆژە لە بیدایەتی مانگەوە ڕقەمی ئەو سامپڵەیە هینە سامپڵی ئەو برادەرەیە 432 ئەو سامپڵە لە بۆ بەشێکیان لە بۆ هیماتۆلۆزیەوەتە دیسان دووبارەکردنەوە و بڵەت گروپ و تاکیدکردنەوە بیدایەتی لێرە بڵەت گروپەکەی بۆ کراوە بەڵام لە ژوورەوە ژوورێشترمان پێ دەڵێ هیماتۆلۆژی دووبارە بڵەت گروپەکەی بۆ لە تاکیدی بڵەت گروپەکەی ئەوەی تریشان بۆ بەشی ڤایرۆساتە بۆ بەشی ڤایرۆسات 5 فحوساتی گرنگ هەیە بۆ کەسانێکە نەگوازرێتەوە نەخۆشی بۆ کەسێکی تر یعنی بەبێ ئەو 5 فەحسە بە هیچ شێوەیەک ئەو بتڵە خوێنە سەرف ناکرێت جگەرەوەی کە خوێن وەرەگرن و شێزاری تریش فەحسی بۆکەنەوە کە خوێنەکەی تەندروستە و نەخۆشییانە بەڵێ 5 فحوساتی گرنگ هەیە بۆی دەکرێت ئەوچە لە بۆ ئەو بەشانە یعنی ئێستا کە ئەو بتڵە هەر دەگیرێت هەتاوەکو ئەو سامپڵانە فحوساتەکانیان تاوانە بی سەرف ناکرێت یعنی لەوانەیە بەیانی ئەو کاتانە ئەو فحوساتانە تاوا دەبێت بەیانی ئەو کاتانە ئەو بتڵە ئامادە دەبێت بۆ سەرفکردن یعنی ئێمە ئیترمان هەیە بیدێن بە خەڵک یعنی لە بە خەزن هەیە ئەوەکو دەچێتە شوێنی ئەو یعنی بە تەدریجی یعنی ئەو ڕۆ هەردەگیرێ ی ڕۆژەکانی تر سەرف دەکرێت ڕۆژانە ئێوە خوێن سەرفەکەنەی دەنە نەخۆشخانەکان و کەسە پێداویستەکان ڕۆژانە نزیکەی 50 بتڵ ینی بە تقریبی وەلە ئەوە بە نەبتەوە بۆ نەخۆشی تەلاسیما دەڕەوە
یعنی بەبێ بەرامبەر بەبێ ئەوەی کەس بێ لە شوێنی دابنێتەوە بەس ئەو کەسانە دێن کە بۆ خۆیان خوێن دەبەخشن و ئەوانانی هیچ کەس پێویستان بەوەیە کە خەڵک خوێن ببەخشی بۆ شێرپەنجە بۆ تەلاسی بەخوا هەموو کاتێک پێویستی ئێرە پێویستی بە خوێن بەخشینەیە لەبەر ئەوەی کەسانێک هەیە ناتوانێت خوێن بەخشی ینی نەخۆشی هەیە یان ئەوەندە خوێنەکەی زۆر ینی بۆ نمونە لەوانەیە 5-6 بتڵ 7 بتڵ 8 بتڵ خوێنی بێ ناتوانێت دابینی بکە ئەمە خۆ هەر هەمووی لێوەر ناگرینەوە جاری وایە دەڵێن 2 کەسی بێنە 3 کەسی بێنە ئەوەی تر بۆ خۆمان دەیدێنێ ینی بەجێرەی ئەو خەزنەی کە هەمانە ئێمە سەرفی دەکەین ڕۆژانە جاری وایە لە بڵەت گروپێک زۆرمان هەیە دەڵێن ئەو هات دەیدەین بە خەڵک زاری وایە نییە ینی ناتوانین سەرفکەینە تا لێوەر نەگرینەوە بەردەوام پێویستمانەیە لە بەرەوە بەردەوام ئەمە خوێن دەبەخشینە نەخۆشانی تەلاسیمە نەخۆشانی شێرپەنجەی نانەکەلی بە بەردەوام بەبێ بەرامبەر ئەمە داواکانیش بێگومانە ڕووداوەکانیشەوەی بێت کە ئەو مستەشفا ئەهلیە هەمووی لەسەر ئێرەیە ئامانجی من و هەموو ئەوانەی خوێنش دەبەخشن ئەوەیە چەند کەسێک لە نەخۆشی تەلاسیمە ڕزگار دەبن چەند کەسێک بەهۆی بێ خوێنی بەهۆی نەبوونی خوێن لەو گیر و گرفتە ڕزگار دەبن خی گەورە بە گەورەی خۆی خوێنی زیاد دەکات لە جەستەی کۆمەڵێک نەفەر حتمما ئەوان تر دەیبسن بیبەخشنەوە هیوادارم هەر کەسێک هەر لە نەکات بەشارێک خینی زۆر بوو ئامانجی ئەوە بخینی ببەخش لەبەرەوەی هەر حتمما لۆجیانی خۆی زەڕی هەیە لایانی کەم دەبیتەوە ژانە سەرەکی یەکجار زۆر ئەتۆگە جارێک 2 جار خێنیت بەخشی بەخۆت لێ ڕادەی وەی لێ وەختی خین زۆر بوونەکە جانەسەر دەگرێت یەکسەر ناعیلاج دەی بچخینی بەخشیەوە ژانە سەردەی لە کاتیو کە خوێنە زیادە بێت بەڵێ بە دنیایەوە چەند جار خوێنە بەخشی 4 مانگ 5 مانگ جارێک خین دەبەخشم ئەلێراشی بەخشی ئەوان خۆیان بەکاری دێنم بۆ نەخۆشان بخۆیان بەکاردێن لێرە زۆر جار هەبووە هاتیمە لێرە نەفەر هەبووە لە بانقی خوێنی نەبووە نیانداوەتێ تاقیبی کرد دەبزان چێ خێر خواازدێ خوێن دەبەخشیتن لە دەرێ ڕێی لێ دەگری گاسی لێکاتن حاڵەتی وها بووە لە ڕێی برادراتی و ناسیارشتا تەلەفۆنیان کردیا ئیشمان بەخینیە ئەجا چێ خینی زۆر بێ و کاتی نەیبەخشیبی دەچی بە هەنایان وەدەچی و خینەکە دەبەخشی جاری واشە بۆ کەس پێویستی پێنە بۆ دێن لە بانقی خوێندای دەنێن بۆ ئەوانەی تەلاسیمانەیە بۆ نەخۆشی دیکە بۆ حاڵەتەکی لە نەخوازراو دوور بە عادی سێکە شتەکە بەکاردێتن ڕاستی من برادێکم منداڵێکی نەخۆشە پێویستی بە خوێن بوو بۆ ئەو منداڵەیە بەخشم چەند جارێکی کەش کە زانی بە خەڵک پێویستی بە خوێن بۆ بەخشیومە یان یەکەم جارم نییە بۆ ناقسە دڵخۆشە بی کاتێ بینی تەنها لە پێنا هاوڕێتیان لە پێنا خوێنێکە بەخشی بێگومان جێگەی دڵخۆشیێچکە ئینسان هەندێک جار بەخشینی خوێن نفسێکی کە زیینوە کاتەوە هەنێک جار یاربەتی خەڵکی کادا بۆیە زۆر جێگەی دڵخۆشی و جێگەی فەخر ئینسان توانێت شتێک لە جستی خۆی بەخشێت ئەگەر خوێن بێ ئەگەر هەشتێکی کە بێنێت تەلاسیمایان نەخۆشی پاقلەی پێڵێن نەخۆشی پاقلەی هەبوو پێوەندی پێوەکردی پێویستی بە خوێنە تۆ بەهانایەوە بەڵێ ڕۆژانە ئەبینی نەخۆشانی تەلاسیمە هاوارەکەم پێویستمان بەخوێنە تا چەند پێویستە هاوڵاتیان بە خوێن بەخشان بەهانایم نەخۆشانەوە بێت بێگومان پێویستە کە خەڵک بەدەمیانەوە بێت و پێم وایە لەناو میلەتی ئەمەشا جێگەی تەقدیرە خەڵکێکی زۆر ڕۆژانە خوێنە بەخشێت و کۆمەڵی خوێن بەخشان هەیەەوە بەردەوام خەڵک لە هاوکاری خەڵکی ترەکە لە خوێن بەخشینە ئەوەش ئێستا ئەو ڤایرۆسی کۆرۆنایە بڵاو بۆتەوە بینی چۆن ئەو خەڵکە ڕزیگرتووە بۆ ئەوەی خوێن بەخشێ من خۆم چەند حاڵاتێکم بینی پرسیاران لێکردم پێویستە بە خوێنە بۆ ئەوەی ینی تەنانەت برادێک گوتی ئەگەر حەزەکەی من خوێنەکەیم لە جیاتی توالەیە وەسا بوو کە خوێن با بۆ ڤایرۆسی کۆرۆنا ئەوە جێگەی شانازیە کە خەڵکی ئێمە بەو شێوەیە لە پێناوی خی گەورە بەبێ بەرامبەر بەردەوام خەریکی بەخشینی خوێن و خزمەتکردنی بەرامبەرەکەیەتی تۆ جگە لەمەکە خێر و پاداشتەگاتێ سەحەتی خۆ خۆشترە بێ لە کاتی خوێن بەخشینان گۆڕانکاری بەسەر سەحەتایەت بەنسبەت منەوە من تقریبان پێم وایە ئەمە سێم جارە خوێنەیەم هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە ظاهیرە بەڵێ زیزەم نێستا لەو شوێنەیەم کە فەحسی خوێنەکە بووەکرێ بەر لەوەی کە خوێنەکە وەرگیرێ لە بانکی خوێن خوێن لە نەخۆشەکە وەرگێ فەحسی ڤایرۆس و کۆمەڵە فەحسیتری بۆکە کاک تۆرێەوە سەرەتا چیەکەم بۆی کە کەسێک بزانە خوێنەکەی سەلامەت و هیچ زیانی نابێ بۆ کەسی تر زۆر بەخێربێن ئێمە ئەو کەسی کە خوێن بەخش کە دێت لێرە خوێن دەبەخشی سەرەتا دێ فۆرم پڕ دەکاتەوە زاناری خوێن بەخش یعنی بزان هیچ مشکلی هەیە پێشتر چەندە بخینیدا یەکەم جارە هیچ مشکلێن نەبی ناوی لە کۆمپیوتەری نەبی احتیاج ئاسایی دێتە ئێرە ئەمە فەحساتەکانی سەرەتایی لۆ دەکەین پشکنی سەرەتایی بە شێوەیەکی کردداری ببینن تۆ خوێنە بەخشی بابێ ڕێک بابێت خوێن بەخشە دێت
ئەم خوێن بەخشی ئێستا هیچ مشکلە نییە ناوی لە کۆمپیوتەرینیە و ئاساییە و بەژێری فۆرمی بۆ کراوە فۆرمی زانیاریەکانی پڕ کرایەوە هیچ مشکلە نییە ئەمەش لێرە پشکنی سەرەتای لۆ دەکەین پشکنەکە دەرەجە خوێن بۆ دەکەین زانە دەشێ بەرجێری نزبەکەی ئەگە نزبەکەی تەبیعی بی لە بۆ خوێندان ئاسایەوە دەژیرێ ئەگە نزبەکەی کەمتر بی وەرناژیرێ ئێستا ئەو شخصە لەوانەیە هیمۆگلۆبین دەرەجە خوێنی کەم بی ئەو کاتێککە دەچی دەبەخشی لەوانەیە زەختی دابەزی پستانی خوێن دابەزی پێش وەخت ئەو فەفساتان دەی بکرێ هەتا ئەگەر مشکلێ نەبی ئەو کاتی خینش بەخشی ئاسایی سی لێنەیە ئەمە بۆ زۆری خوێنەکەی پێشتر لەسەر کاشی بوو ئێستاەوە نەمە ئەو تاریخی قەدیمە ئێستا و تاریخە ئەوترە دەکرێتەوە ئەوە باشترە پێشتر لەسەر کاشی بوو کاشی زاربە پیس بوو کۆنتامینێشن هەبوو لەوانەیە عنی ئەگەر بێت و ئەی زار بێ لەوانەیە لەوی ئەی بیزای دەرچووبە بەس لەوە کۆنتامینێشن نێو یەک زار بەکاردێ فرەدرێ ئێستا الحەمدوللا بەژێر ئەوەی نزبەخینەکەی باشە سەد بەرەو سەرەیە التهابی نییە و مەناعەکەشی باشە هیچ مشکلە نییە لە خوا بزاری دەتوانانی خوێن بەخشی زۆر بۆ دیاریەکەی یعنی بتلی خوێنە بەخشەوانی ئەمە بەرێ یەک بتل ناوی زیاتر ئەگەر خوێنەکەی سەد بەرەو سەرۆژبی هەیە دەرکاکەمە ئامادەمە دوو بتر خوێن بەخشم خوێنم زۆرە نەخێر چکە ئەوە تهدید کرایە لە یەک پایین ناتوانانی بەخشی زیاتر پاش 6 مانگ دەتوانانی یان ئەگەر خوێنەکەی زۆر بوو پێیان دەڵێن کاکە 4 مانگ کە 3 مانگکە وەرەوە دەوامەوە ڕاهاتووم هیوادارم ئەو کەسانەی کە ئەو ڤایرۆسەشان گرتیا ئینشەڵا ئەوەی چا دەبێتن هیوادارم بە زووترین کات بێت پلازمە ببەخشن بۆ ئامانەی تریش و ئەوانێک کە خوێن بەخشن هیوادارم 6 مانگ 7 مانگ جارێک بن بۆ خوێن بەخشین ئینشەڵا ئەوانێک کە نەخۆشن کە ئیسفادەی لێ بکەن تۆ لە پێناو چیا خوێنە بەخشی هەر بەخێر خوازی دەیبەخشم بەڵێ ئەمانجە چیە لەم خوێن بەخشینە دەتەوێت ئەم خوێنە چی لێ بکرێت وڵای ئەوانە کە هەندێک کەس لە مردیان لە نەخۆشی ڕزگاریان بێتن ئینشەڵا بەیزنی خوای گەورە ئەوانێک کە پێویستن بە پلازمای پێبەخشن ئەوانێک کە پێویستن بە خوێنیان پێ بدەن بۆ تەلاسیما و توش ڕووداوە توچۆکانە و خوێنانەیەوە پێویستە بێ گومانوان بەڵێ زۆر پێویست پێم بڵێ چتاوە کاریەکت لە خەڵک هەیە بۆی کە خەڵکیش بێ وەکو جەنابەت ئاوا لەسەرم تەختەیە خوێن ببەخشە بۆ کەسانی پێویستیان پێیە وڵای هیوادارم لە خەڵکی ئینشەڵا ئەوانەی کە دەمان بینن یان لە تەلەڤیزۆنەکان دەبینن یان لە ڕێگای فێسبوک و ئەو شتانە هیوادارم بە زووترین کات بێن خوێن ببەخشن بۆ ئەو کەسانێک کە پێویستیان بە خوێنە بەڵێ زەن خۆشویستم من ئێستا لەگەڵ بەڕێوەری بانکەی خوێنم لە شاری هەولێر حەزەکەمەوەی لێ پرسم ئێستا ڕەوشی ئەمباری خوێنیان هەڵگرتنی خوێنتان چۆنە و تا چەند پێویستان بە خوێنە ئێمە لە کاتی ئێستادا سپاس بخواست تۆکێکی باشمانەیە لە خوێن و پێکهاتەکانی و لە گشت گرۆپەکان بەڵام ئەوەی ئێستا زۆر تەڵەبی لەسرە بریتە لە پلازمای کەسی چاکبۆ لە پەتای کۆڕۆنا ئێمە سپاس بخوالەویش تا ڕادەیەکی باش ڕەسیدمان هەیە بەڵام لەبەر ئەوەی شەپۆلی دومی کۆڕۆنا زۆر بڵاو بوویتەوە لە هەولێر و بەشێک لەو نەخۆشانش بە توندی تووشی و پەتایهاتون و پێویستیان بە پلازما هەیە بۆیە دەمەوێت لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە داواکاری خۆم ئاراستەی ئەو بەڕێزانە بکەم کەەوە چاک بوونەوە لەو پەتای و 28 ڕۆژیان تێپەر کردووە بەسەر دەستنیشانکردنیانەوە کەوا سەردانی ئێمە بکەن و پلازما ببەخشن باوەی ژیانی خەڵکی تر ڕزگار بکەن کە بەتوندی تووشیان پەتەهاتوو کاگتۆر ئێوە ڕۆژانە کاژمێر چەند بۆ چەند خوێن وەرەگرن و چ زۆرە خوێنە گوەرەگرن ئێمە خۆی لە هەشتی بەیانی هەتا هەشتی شەو خوێن وەرگرتن هەیە و بەردەوامە بەڵام دابینکردنی خوێن بۆ نەخۆشخانەکان 24 ساعت هەیە بەردەوام هەیە بەڵام وەرگرتنی خوێن ئەمە لە هەشتی بەیانی هەتا هەشتی شەو هەیە کاگتۆر ئێستا پلازمای خوێنتان هەیە لە لای خۆتان و هەڵتان گرتووە دەبینین ڕەوشی تەندروستی کۆمەڵە نەخۆش زۆر خراپێ ئێوە لە چ کاتێکە ئەم پلازمایان پێبەخشن خۆی ئێمە وەکو تاکە جیهەتی دابینکەری پلازما بۆ گشت نەخۆشخانەکانی هەولێر ئەهلی و حکومی ئێمە تەعامل لەگە مستەشفیات دەکەین لە هەر نەخۆشخانەیەکەوە فۆرمێکی تایبەت کەەوە گشتاندنمان پێکردەوە بە هەموو نەخۆشخانەکان لە ڕێی ئەو فۆرمەوە داوامان لێ دەکرێت بۆ خوێن و پێکاتەکان ئەوجە چ پلازمای کۆڤید-19 بی یان خوێن و پێکاتەکان بیان هەر شتێکی تری و بابەتەبی ئێمە بەپێی ئەو فۆرمە و بەپێی ڕەسیدی خۆمان ئیتر خوێن و پێکاتەکان یان پلازمای کۆڤید-19 بۆیان دابین دەکەین دەمەوێت ئەوەش بڵێم سپاس بخوا خۆشبەختانە تا ئێستا هەر نەخۆشێک پێویستی بە پلازمای کۆڤید-19 هەبوو بێت ئێمە بۆمان دابینکردن و هیچ نەخۆشێکمان بێبەش نەکردووە لەم پلازما بەڵێ زەن خۆشەویستان ئەڵقەیەم جارێ بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بۆ هیوای بۆ بێتە جێگا ڕەزامەندیەوە عزیز و خۆشەویست و وە هاوکاتاندانێک بێ بۆی کە ببین بە یەکێک لە ئەندامانی خوێن بەخشان و بەیەکەوە هەمومان خوێن ببەخشین بۆی کە کۆمەڵێ نەخۆش لە مەرگ و مردن ڕزگار بکەین کا بەوەی ڕووداوەکانی هاتوچەوە
زۆر زەدەبینیان وەکو هاوڕێمان کە لێرە بۆی باسکردین هاوڕێکی خۆی ئەبانگەوازی کردوکە و پێویستی بە خوێنە یا منداڵەکەی پێویستی بە خوێنە هەمومان خۆێن ببەخشین لە پێناوەی کە هەمومان تەندروست بیت تاڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بەێوازیش خۆش و شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپار دەیخوام.